بەسڵاو بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە. لەم بەرنامەیە لەژێر نیشانی دەبیر ئەوەڵی کۆمەڵە لە قسە و ئتتهامەکانی جێکرەکەی بەرپرسە وتاری سیاسی پێشکەش ناکەم. دەمەوێ بوختان و ئتتهاماتێکی ماڵی کە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی هەر جەریان و هەر فەردێک مەسەلەیەکی زۆر حەساسە ڕەت بکەمەوە، چونکی باسەکە باسی ماڵیشە بۆ ئەوەی دیقەتی تێدا بێ قسەکانم یادداشت کردووە، مەجبورم بە نووسراوەکەم مراجعە بکەم. ئەمڕۆ چوارشەممە ئاگادار بووم لە تەلەڤیزیۆنی ڕەسمی کۆمەڵەی ژێر مەسئولیەتی سەید برایمی عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە تازە جێگرەکەی حەسەنی ڕەحمانپەنا بەبێ لە بەرچاوگرتنی هەر مەوازینێکی جێکەوتووی کۆمەڵایەتی ئتتهاماتێکی بێپایە و سواوی ماڵی بەرامبەر بە جەریانی ئێمە وەکو کۆمۆنیزمی کاریگەری لە کاتی جیابوونەوەمان لە ساڵی 91 ڕوو بە کۆمەلگا و لە مەدیا ڕەسمیەکەی کۆمەڵەوە باس کردووە. لە 30 ساڵی ڕابردوودا زۆر جار لەلایەن کەسانی نامەسئول هەر لە ئەندامانی ئەو جەریانە یا لە ئەندامانی جەریانە بەدنێوەکەی عەبدوڵڵا موحتەدی و حتا خودی شەخسی عەبدوڵڵا موحتەدیەوە ئەم تۆمەتانە و ئەم بوختانانەیان خستۆتە پاڵێمە. بەڵام تا ئەو جێگایی بە کۆمەڵەی ژێر ئۆتۆریتەی ئیبراهیمی عەلیزادە بێ، چونکە لە ئاستی باڵایان لە سەتی ڕابەریان و بەتایبەت لە کاناڵی ڕەسمیەوە لە مێدیای ڕەسمیەوە ئەم شتانە باز نەکرابوو، ئێمە هیچ وەخت زۆر بە جددیمان وەرنەگرت. تازە بەعزە جارێک ئەم پروپاگەندە بێناوەرۆکەمان جواب داوەتەوە. ببورن بۆ وێنە ساڵی پار لە ساڵە گەڵان زیاتر ئەچێت کە تێپەڕ بوو بێ، من لە گفتوگۆیەک لەگەڵ ڕادیۆ دیالۆگ و محەممەدی خاچی عەینەن لەسەر چۆنیەتی جیابوونەوەی کۆمۆنیزمی کاریگەری و هەر ئەم بەشی ماڵیەش قسەم کردووە. ئەم جارەیان بەناوی جێگیری دەبیر ئەوەڵی کۆمەڵە وتم لە بەرنامەی ڕەسمی و ڕوبەڕووی کۆمەلگا ئەو بوختان و ئتتهامانە لێدراوە. پرینسیپەکانی کۆمەلگایکی متەمەدن پێمان دەڵێت ئەو ئتتهاماتەی تەرح دەکرێن، ئەو کەسە یا ئەو جەریانەی ئتتهامات تەرح دەکا لەسەر شانیەتی ئیسپاتی بکە و تەبعەن ئەگەر ئیسپات بوو ئەو کەسانەی کە متتەهەمن بە سزای خۆیان ئەگەن، و یان ئەگەر بۆیان ئیسپات نەبوو دەبێ وەری بگرێتەوە. نەتەنیا وەری بگرێتەوە، باڵکە ئەو کەسەی کە بوختان و ئتتهامی لێداوە بە سزایەکی شایستە بگا و سزا وەربگرێت. کەوایە قسە و باسی ئێستا لە ڕەدی ئەو ئتتهام و بوختانە ماڵیانەدایە کە لێرە من ئەساسەن ڕووم لە دەبیر ئەوەڵی کۆمەڵە سەید برایمی عەلیزادەیە کە لە بەرابەریدا بەرپرسە و دەبێت جواب داتەوە. ئەو بە قەراردادێکی نووسرا و کەتبی لەگەڵ مەنسوور حکمەت سەرپەرستی جیابوونەوەی سالم و متەمەدنانەی ساڵی 91یان کرد. جێگرەکەی ئێستای کە ئەم بوختانانەی لێداوە ئەو کات نەکار بەدەستێک بوو، نە ئاگاداری مەسائل بوو، نە لە چۆنیەتی هەڵس و کەوتی ئاستی ڕاهبەری حیزبی کۆمۆنیست و کۆمەڵە و دوولایەنەکە خەبەرێکی بوو. دەرنەتیجە هەروە بە بوختانکاری ئەم قسانەی هێناوەتە ڕوو.
یا هەرە جۆرەی خۆی سیستمێکی دواکەوتووی هەیە و لە دواکەوتوانیشی بیستووە، ئەمەی وەرگرتووە باسی کردو. دەرنەتیجە بەپێی ئەو بەرپرسایەتیە هەم وەک دەبیرەوەڵی کۆمەڵە، هەم وەک کەسێک کە وەختە لایەنێک بووە لەگەڵ مەنسوور حکومەت ئەو جیابوونەوەیان سەرپەرست کردووە، لی بەرپرسە. ئەی من لەم بینەدا وا حەساسم، چونکە بۆیە چونکە وەکو عوزوی کومیتەی ڕەهبەری ئەو کاتی کۆمەڵە و نوێنەری فراکسیۆنی کۆمۆنیزمی کاریگەری لە نێو سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیست ئەو کات، من ئاخرین حساب و کتابم لەگەڵ لایەنی بەرابەر وەختی هاتوونەتەوە لە مانگی مێهری ساڵی 1370 یا لە ساڵی توانم بڵێم ئاگۆست سپتامبری 91 منەو حساب و کتابم کردووە. حساب و کتاب و تەسفی حسابی تەشکیلاتی کوردستان ڕاستەوخۆ من لێی بەرپرسم. ئەتهامەکە چییە؟ جێگرەکەی دەبیرەوەڵی کۆمەڵە تەرحی کردووە کە ئێمە لە کاتی جوداییدا گاو سندوقی خاڵیمان تەحویلی ئەوان داوە، یعنی پوڵ و ئیمکاناتی کۆمەڵەمان زەوت کردووە. نێوی دیکەی هەیە نەشایستەی ئەوانە و نەشایستەی خۆمان لەسەری ناڕۆ. ئەمە ئیتهامێکی قورس بە ئیتهامێکی بێشەرمانەیە لە ئێمەی کۆمۆنیزمی کاریگەری، لە شەخسی مەنسوور حکومەت و لە منێکیش کە تەشکیلاتی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئەو کات بەرپرسایەتی ڕاستە و خۆم لەم ئاڵ و گۆڕەماڵیانشدا بووە. دەرنەتیجە من پشت بەستوو بە حەقیقەتەکانی وترا و نووسراو و بە تایبەت چەند بەڵگەیە کە دەدەسمە وە پیان پشت دەستورم، دیسان دەڵێم ڕوو دەکەمە شخصی دەبێریەوەڵی کۆمەڵە و ئەندامانی ئەو کاتی ڕەهبەری حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەی ئەو کات دەیان خەمەژێر بەرپرسایەتی یان ئەوەیە لە ڕەدی ئەو بەڵگە و ئەسناد و حەقیقەتانەی منەڵم لەسەری بڕۆن و ئیسپاتی کەن، یان ئەوەی من لێرە باس دەکەم دروست لە ڕەدی ئەو ئیتهام و بوختانانەیە دەبێ قسەکەیان و ئیدعاکەیان و ئیتهامەکەیان وەربگرنەوە. با لێرەوە دەست پێ بکەم یەکەمین تەسویە حسابی ماڵی بینی مەنسوور حکومەت لەگەڵ ڕابەری حزبی کۆمۆنیستی ئێرانی ئەو کات و کۆمەڵە و لەگەڵ شەخسی ئیبراهیمی عەلیزادە ئەگەڕێتەوە بۆ دوای پەلەنوومی 15 حزبی کۆمۆنیستی ئێران لە ئاخرەکانی بەهاری ساڵی 89 میلادی کە ئەکاتە ساڵی 68 شەمسی ئێران، ئەو کات کە ئێشتا جبهەبەندی لە نێو حزبی کۆمۆنیست و کۆمەڵە بە وجود نەهاتبوو، ئەو وەختە هێشتا چەپ و ڕاستێک بە وجود نەهاتبوو، ئەو وەختە هێشتا حتا سمیناری کۆمۆنیزمی کاریگەری لەسەر داهاتووی کاری کوردستان و ئیختلافەکان ڕووی نەدابوو، بەڵام یەکشت ڕوویدا بوو و ئەوە دەبیرەوەڵی کۆمەڵە باش دەزانێت. ئەگەر وانە دواتر بە هەر شێوەیەک پێی دروستە بڵێ وانە. لە پلەنوومی 15 حزبی کۆمۆنیستی ئێرانی کە لەو تاریخەدا کوتم لە سوئێد گیرە، سەرەتای اختلافی سیاسی جدی سیاسی بینی مەنسوور حکومەت بەشێک لە ڕەهبەری حزبی کۆمۆنیستی ئێران و لە ڕاستیاندا دەبیرەوەڵی کۆمەڵە و ئیبراهیمی عەلیزادە دەست پێ دەکات، دیالۆگ و اختلافی سیاسی دەست پێ دەکات. هەر لە دوای ئەو دیالۆگ و اختلاف سیاسیان لە پاوسدا چ پاوسێ بووە، پاوسی کورد بۆ یا پاوسی درێژماوە، مەنسوور حکومەت بە دەبیرەوەڵی کۆمەڵە و ئیبراهیمی عەلیزادە دەڵێ لە حسابی مشتەرکی من و عەبدوڵڵا موحتەدیدا تاوجێ بزانم
پوڵی زەخیرەی حیزبی کۆمۆنیست و کۆمەڵە هەیە. یەکێکی دیکە بە جێگای من معرفیکەن، ژمارە حسابی یەکێتر بدەن با ئەو پوڵانە لە حسابی مندا نەمێنێ. خودی سەیبراهیم عەلیزاد دەڵێ بۆ لە دەلیلەکەی ئەوەیە اختلافی سیاسی بینی من و تۆ دەستی پێ کردووە. نازانم داهاتووکەی چی لێدێ. ناموێت چکۆلەترین ئەموال وە پوڵی حیزب وە کۆمەڵە لە حسابی مندا بێ، بۆیە چکۆلەترین تەئسیری لەسەر بەیانی سەریحی نەزەراتی خۆم و یا لەسەر بەیانی نەزەراتی تۆ بەرابەر بە من ببێت. نابێ پوڵ و ئیمکانات لەم بینەدا تەئسیرێکدا بن. پرەنسیپەکانی ئەو ئینسانە بەم شکڵە بوو. وام بیستو خۆم لەو پلەنۆمە نەبووم، ڕاستەوخۆش بیستومە لە کەسان ڕاستەوخۆ لەو پلەنۆمە بوون، لە خودی مەسئول حکومەتیشم بیستو. ئەگەر لازم بوو نێوەکان دەڵم ئەگەر ڕەتیان کردە. خودی ئیبراهیم عەلیزاد دەڵێ ئەو بێئەتمادیە بۆ قیچێکە بەحس سیاسی. ئەڵێ نا، ئەمە ئیتر جددیە. ماوەیەک تاخیرەکەن. خودی دەبیرەوەڵی کۆمەڵە ماوەیە تاخیرەکە لە دانی لە مەعرەفیکردنی کەسی تر بە ژمارە حسابەوە. مەسئول حکومەت تەماسی لەگەڵ دەگرێ دەڵێت تاخیرتان کردووە، هەرچی زووتر ئەو پوڵە بجۆزنەوە با لە حسابی کەسی تردا ببێ. ئەڵێ بۆ؟ ئەڵێ چونکی وەک ئەوەیە ئاور لە ماڵەکەمدا بێ، منی تر نامەوێ ببێت. ئەگەر جێگرەکەی سەید براهیم عەلیزادە لەم شتانە خەبەری نییە، وەزیفەی سەید براهیم بوو تەشکیلاتەکەی لەم 30 ساڵەدا بەوە پەروەردە بکە کە ئەو ئینسانانەی لە حیزبی کۆمۆنیستی ئێراندا و لە ڕاستیاندا مەنسوور حکومەت کاری لەگەڵکردن ئینسانی زۆر دەست پاک بوون. سیاسەتیان فدای ئیمکاناتی ماڵی نەها کرد و زۆر حساب پاک بوون. با هەموو جۆگران، با هەموو بینەران و بیسەران ئەمە بزانن. و دەپرسم سەید براهیم وابوو یاوانە بوو؟ وایە یاوانییە؟ بەرپرسی لەم بابەتەوە سکوتت پشکەین. دوای ئەوە تا کاتی جیابوونەوەمان ئیتر مەسەلەیەکی ماڵی نایەتە پێش. اختلافەکان بەلحاظی سیاسی و تشکیلاتی قوڵبوونەوە ئەوە باسی ترە و لە جێی خۆی و هەر لەم دەورانەدا لە سلسلە باسێترا من حتممە نەگەڕێمەوە سەریان. ئەوە بوو لە پلەنومی 20 حیزبی کۆمۆنیستی ئێران لە هاوینی ساڵی 70 دووبارە لە سوئێد و لە ئوروپا ئەو پلەنۆمە گیرا. لەوێ لە پێشتریشەوە و لە نێو پلەنۆمەکەدا مەنسوور حکومەت و هاوفکرانی جیابوونەوەی خۆیان لە ئایندەی نزیکە لە حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە دەربڕی. و گرنگترین مەسەلە لەوێ ئەوە بوو کە ئێمە هیچ ئیدعایەکمان لەسەر حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە نابێ، نە لەسەر سابقە، نە لەسەر پێشینە، نە لەسەر نێو، نە لەسەر ئەمواڵ، نە لەسەر ئیمکانات. هەموو ئەوانە هی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵەیە و دەچێتەوە اختیاری ئەو ڕابەری حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵی کە دوای ئێمە دەمێنێت. و قسەی دووهەم لەو پلەنۆمە ئەوە بوو بەڵام ئەم پرۆسەیە پرۆسەیەکی جودایی بە دوای خۆیان دێنێ. بۆ زۆر کەس لەگەڵ ڕەوتی کۆمۆنیست کارگەری لەوانەیە بکەوێ و نیشانەکانیشی دیار بوو. مەنسوور حکومەت باز دەکات دەبێ ئەم پرۆسەیە سالم و متەمەدنانە بێت و ئەوە بێت دوو تەرەف بە ئەوجی ئەحساسی مەسئولیەتەوە بەڕێوەی بەرن. بە تایبەت لەسەرەوە تاکید دەکرێت ئەو هاوڕێیانەی سەر بە ڕەوتی کۆمۆنیزم کارگەری کە لە کوردستانی عێراق و لە ئوردوگا نظامیەکان و شارەکانی وێنن ئەبێ ئەو پەڕی تەئمینی ئەمنیەت و ژیانیان تا زەمانێ لەوێ دەبن و بە مشەخەسی تیمێکی تەشکیلاتی 8 تا 10 نەفەرەی ئێمە بۆ ماوەی 8 مانگ لەوێ دەمێنێتەوە دەبێ پارێزراو بن. ئەوە حەقمان بوو چی ئەکسەریەتی عەزیم و هەموو ئۆرگانە تەشکیلاتیەکانی ئەو حیزبە بەدەست ئەو ڕەوتەوە. دەبیرەوەڵی کۆمەڵی استیقبال دەکات لەو پێشنهادە و نەتیجەکەی ئەوە دەبێ
قەراردادێکی مشتەرەک دەنووسن، قەراردادێکی مشتەرەکی بە کەتبی کە پرۆسەی جودایی لەنێو حیزبی کۆمونیستی ئێران چۆن بڕواتە پێش. مەتنی کەتبەکەی هەیە، هەر ئەمڕۆ من دیم لە میدیای ئیجتیماعی بڵاو بۆتۆ، منیش لە ئارشیومدا هەیە 2 سەفەیە، ئەم لەحزە لەبەردەستم نییە، بۆیە لە مەکانێکم کەمتر دەزەسیم بە هەموو ئارشیوەکەی خۆم هەیە، بەڵام ئەگەر ئەم قسانە کەتبی بکەم ئەو سەنەدەشی لەگەڵ بڵاوم کەم، ئەو سەنەدە مەبنای کاری جودابوونەوە بوو و بەرپر ئیمزای مەنسوور حکمەت و ئیبراهیمی عەلیزادەی لە پشتە و ئەوان سەرپەرستی ئەو جیابوونەوەیان کرد. ئەو هەڵس و کەوتە ساڵمە کە لەوێنە نەتیجەکەی بوو بۆ قەراردادە وانە بوو خۆشایەندی هەموو کەس لە ئەندامانی ئەو وەختی ڕابەری حزب بێ. ئینسافەن مەنسوور حکمەت و ئیبراهیم عەلیزادە بە سعی سەدرەوە هاتنە پشتی، بەڵام ئیبراهیم عەلیزادە باش دەزانێ ئەگەر لە جیاتی ئەو کەسێ وەک عەبدوڵڵا موحتەدی هاتایەتە پای ئەو قەراردادە چ مشکلاتێکی گەورەی هەرە وەختە دروست دەکرد. و تەنانەت لەنێو ڕەوتی کۆمونیزم کاریگەریشدا کەسانێک بوون لەسەری حەق بەجانبیەوە دەیانکو دێمە ئەکسەرێتی عەزیمیەوە تەشکیلاتین بۆ دەبێ هەموو ئیمکانات و ئەمواڵ و هەموو شتێک تەشکیلێتەوە بدەین، ئێمەش سامی خۆمان دەوێت. ئەمە جەهەتی مەنسوور حکمەت و کۆمونیزم کاریگەری نەبوو، ئێمە لەو تەشکیلاتە جیا دەبینەوە حەقی ڕاهبەری بەجێماوی ئەو تەشکیلاتێ هەموو ئیمکاناتێ. ئەوێ درستی و سالیمەکەی ئەو کارە بە پێی ئەو قەراردادە دوای پلەنۆمی 20 وابدانمە لە پێشدا لە خارجی کشوەر و لە تەشکیلاتی خارج کشوەر پرۆسەی جێبەجێکردنی ئەم جوداییە و تەحویلدانی هەموو ئیمکاناتی تەشکیلات بە نوێنەرانی ئەو بەشەی ڕاهبەری کە دەمانەوە کە جوملە سەید برایمیەکیان بوو دەستی پێکرد. ئەو سەنەدە پێشەوەی سەید برایم حتا بگەڕێتەوە بۆ ئوردوگای مەرکەزی بە دەستی منیان گەیاند بە عنوانی تەنیا کەسی کومیتەی ڕاهبەری کە لەوێ بووم و نمایەندەی فراکسیۆنی کۆمونیزم کاریگەری. بە پێی ئەوە دوایەوەی سەنەدەکەم بە دەستگای سەید برایم بۆ خۆی شاهدە تەماسی تەلەفۆنی جیاجیا من هەم لەگەڵ مەنسوور حکمەت هەم لەگەڵ ئیبراهیم عەلیزادە چۆن ئەو پرۆسەیە سالم لە نێو تەشکیلاتێکی نظامیدا بەڕێوە ببەرین وابوو یان نا دەبیرەوەڵی کۆمەڵە. شاهدی ئەو ماجرا مەحموودی سەلیمی نوێنەرمان بوو لە کەرکووک لەگەڵ من هات ئەو وەختە شەرایطی عێراق دوای شەڕی کۆید وها شێوا بوو هەر دەبوایە لە بەغداوە ئەتوانی بچی تەلەفۆنکەی بۆ ئەوروپا. مەحموودی سەلیمی و محەممەدی نەبەوی شاهدن چوینە ئەوێنەوە ئەو تەماسانەمان کرد نەقشەی ئاڵ و گۆڕەکان ئەوە تەسفەی حسابەکان لە نێو تەشکیلاتمان دەست پێ کرد دەستمان پێ کرد سالم و سەحیح بجیاکردنەوەی ئوردوگاکان ئوردوگای ئەسڵی و مەرکەزی کە هەر ئێستا سەید برایموان لەوێن بۆ ئەوان دەماوە و زەرجۆزەڵە ئوردوگای بە مەریوانیش تەشکیلاتی مەریوانیشمان مەشهوور بوو ئێمەی کۆمونیزم کاریگەری دەچوینەوێن. ئەمە ئەوەڵین قەدەممان بوو. لە مانگی مێری هەفتادا یەکەمین تیمی 2 نەفەری ڕابەری جناحی سەید برایم و ئەوانەی لە نێو حیزبی کۆمونیست کۆمەڵە کە هاوڕێیان مینەی حسامی و سلاحی مازوچی بوون گەڕانەوە. جوزی ئەوەڵین کارەکانمان لە نزیکەوە تەسفیح حساب ماڵیەکان بوو، یعنی ئەوەی ئیمکاناتمان لە خەزانەی مەرکەزی چی هەیە تەحویلیان بدرێت، ئەوەی لە حسابی جاری ڕۆژانەماندا هەیە چی تەحویلیان بدرێت، بەشی ئەمبار و تەسریحات تەحویل بدرێت، ئاسۆس کەرکووک و دوایی مورد مورد ئەسمان پێشیان. ئێمە حساب ماڵیمان دەست پێ کرد و دوو هاوڕێیە شاهدن. تەبعەن ئەم پرۆسەی تەسفیح حسابی ماڵی
بە هاوکاری دوو هاوڕێی زۆر دڵسۆز کە ئێتفاقاً لە جناحی سەر بە کۆمیتەی ڕاهبەری و سەید برایم و ئەوان بوون کە لەو ماوەدا لەگەڵ کۆمیتەی ڕاهبەری و بەتایبەت ئەو دەورەی بەتەنیا لە کوردستان مابوومەوە نزیکترین هاوکاریان کرد. هاوڕێیان منسووری ڕاهسپار وەکو خەزانەدار و عەباسی مەسعودی وەکو حسابدار. هەمیشە و دایم وتوومە و ئێستا لێرە فرسەتەکە قەدردانی قوڵیان لێ بکەم لەو دەورانەی کە خودی من کەمترین تەجروبەم لە ئەرسەی ماڵیدا بوو، ئەوان بە دەستپاچیان لەوەڵێ ئەوەڵ و بە دقەتی کافیان لە هەموو ئەو دەوراندا وەک خەزانەدار و حسابدار هەموو ئیمکانەتەکەش لای ئەوان بوو. ئەو گاو سندوقانەی حەسەنی ڕەحمان پنا باس دەکا هیچ وەخت مستەقیمە لای یەکێ وەک من نەبوو، لای بەتایبەت هاوڕێ منسووری ڕاهسپار بوو. لەو چەند مانگەدا بودجە و حسابی ئەو تشکیلاتە بە سالمی ڕۆشتە پێشێ و ئەو وەختەش تەسف حسابمان کرد. لەم بارەوە من لێرە سێ تا زۆر بەڵگەم لە دەستە لەبەردەسە، قسەیان تا چواریان کە مهمترە باسی دەکەم. هی ئەو تەسف حسابان. ئەمە یەکەمین بەڵگەیانە، کاغەزە تایب نەکراوە، بە نازانم بۆ بینەرانمان چۆنەکرێ جۆرێکی لێ بکەم. بەرحاڵ بۆتانە خوێنمەوە کورتەیەکی ڕەنگە وەخت بگرێ، بەڵام وەختی باسی ماڵیە مەجبوری فاکتی دقیقت بێت. ئەمە ئەوەڵین بەرگەی تەسف حسابمانە، نووسراوە این جانب رحمان حسین زاده طی جلسه‌ای با حضور رفیق صلاح مازوچی در رابطه با تصف حساب و تحویل موجودی‌های صندوق خزانه‌داری موجودی‌های زیر از رفیق عباس مسعودی تحویل گرفته شد و در همین نشست مجموعه این موجودی‌ها به رفیق صلاح مازوچی تحویل داده شد. یعنی هەر سەکمان لە یەک ئۆتاق دانیشتوین. هاوڕێ عەباسی مەسعودی وەکو حسابدار هێناویەتی حسابمان کردو، سێ نەفەری مستەقیمان تحویلی هاوڕێ سلاحی مازوچی کە ماوەتەوە دراوە. پوڵێک لە لای من نەبوو. موجودیها عیبارەتەن: یەک دۆلاری ئامریکا بە مەبلەغێ، ئەگەر ئیجازە بدەن با ڕقمەکە نەڵێن، هەتا وەکو بە دوایی هیچ گلەیی نیەتە سەرۆی ڕازت فاش کرد ئەو وەختە چەندەمان پوڵ بوو یا چەندەمان پوڵ نەبوو. دواتر لە ئاخر و پێشنهادی خۆمەڵم مەرجعەگە بێمانە بەڕەسی بکە. یەک دۆلار ئەمریکا بە مەبلەغی دیاریکراو، مارکی ئاڵمانی غەربی بە مەبلەغی دیاریکراو، کرۆنی سوێد بە مەبلەغی دیاریکراو، تومان بە مەبلەغێکی دیاریکراو، لیرەی تورکیە بە مەبلەغێکی دیاریکراو، دیناری ئۆردۆنی. و لە ژێرەکەیدا ئەم کەسانە ئیمزایان کردووە. ئەگەر هین بێت ئەوە نیشانە دەما ئەوە ئیمزاکان. عەباسی مەسعودی، ڕەحمانی حسین زادە، سەلاحی مازوچی، تاریخ 8/7/1307. ئەمە ئەوەڵین بەرگە. بەرگەی دووە دەرجەریانە، ئەمەش بەرگەی دووە، دەرجەریانە تصف حساب و تحویل صندوق ذخایر کمیته رهبری با رفیق سلاح مازوچی وجوه زیر که در دفاتر ثبت نشده و به همان شکلم از رفیق منصور رهسپار تحویل گرفتیم عیناً به رفیق سلاح مازوچی تحویل داده شد. یک دلاری امریکا، پوندی انگلیس، فرانکی فرانسا، کرونی سوئد، کرونی دانمارک، لیری ترکیه، تومانی ایران. امضا سلاحی مازوچی، رحمانی حسین زاده، 12/7/1307. بەڵگەی سێوەم دەرمەوارەخەی بە قەڵەمی هاوڕە سەلاحیش نووسراوە، دەرمەوارەخەیە 12/7/1307 در جریان تصف حساب صندوق سوران اردوگاه نزدیک رانیه منظوره مبالغ زیر از جانب رفیق رحمان حسین زاده به رفیق سلاح مازوچی تحویل داده شد. موجودی به دلار
مەوجودی دینار مەوجودی تومەن دەرزەم همراه این موجودی ها 10 پاسپورت عراقی هم تحویل داده شد. سلاحی مازوچی رحمانی حسین زاده 12/7/1307 چەندین ئیتر وەخت زۆرەگرێت ئەمانە سیانی ئەسڵی بوون چەندین بەڵگەی دیکە هەیە ئەوە نمونونەکانیەتی نازانم بۆ جوان ناتوانم عینیکەم کە مەسەنە ئەمە بە ئیمزای هەم من بووە هاورە سلاح بووە دەجێکدا هاورە مەسووری ڕاستپارە دووبارە بەڵام یەک دانەی تر سەرنجم ڕاکێشان وەختێ ئەمڕۆ تەمەشام کرد ئەویشەوەی ئەمە بەرگەی تەسبیح حسابی ئوردوگای سۆران نزیک ڕانیەیە کە هاورە عەبدوڵڵا دارابی ئەندامی ستادی فەرماندەی پێشمەرگە سەرپەرستی کردووە ئەو گزارشەکەی بۆ من ناردووە ئاوا بە دقت بەو لیستەی کە هەیە بەوەردی لە 3 سەفەدا ڕۆژانە چ خەرجێ بۆ نووسراوە مەسەلەن با هەر لە پێشەوە بڵێمەڵێ بۆ کاروانێک کە ئەڕۆیش کاروان بەتەرەفی تورکیە بە ڕەفیق نەجمەی مەحموودزادە مەسەلەن 3500 دینار ئەوە نمونونەکە منزوی ئەو مسالە بۆ دێنمەوە با بینەران و بیسەران بزانن ئێمە لە تەشکیلاتێکا بووین هاوخەت و هاوجهاتیش بووین جزویەک جناحی بووین بەڵام حساب و کتابی ماڵیمان لە نێوماندا تەختان و پەخشان نەبووە بەرەکسی و تەسویرێت دقەتی کامل لە جێیەکدا ئەوەی سەرنجی ڕاگیرتاوم توپی فوتباڵ بۆ پێشمەرگەکان دەر ئوردوگای سۆران کە کڕاوە نازانم بە 20 دینار لێرە قەید کراوە مەسئولانی ئەو وەختی ئەو حیزب کۆمونیست و کۆمەڵەیە لە مناسباتی دەرونی و ماڵیاندا بەم شکلە دەقیق و بەم شکلە پاک بوون بەرەکسی پرۆپاگەندی 30 ساڵەی ئەو دواکەوتوانەی ماونەتەوە زوڵم حتا لە تەشکیلاتەکەی خۆیانەکەن تەسویرێکی لێدەن کە گویا عدەیە دز و جەردە لەوێنە کۆبوونەوە ئەمە بەڵگەکان لەم بابەتەوە تەسبیح حسابی تەسلیحاتی ئەوەی من لەبیرمە هاوڕێ مینەی حسامی مستەقیمەن کردی من بەداخەوە مەسەلەن نمونەیەک لە بەرگەی تەسبیح حسابەکەی کە وا بزانم یادی بەخێر لەگەڵ هاوڕێی زندەیات کەیانی فەرزاد کردبووی وەرم نەگرتووە بۆ بێعتماد بە هەردووچیان بۆ تایبەت بێعتماد بە هاوڕێی مینەی حسامی ئەلعانیش ئەعتمادم پێ هەیە بەڵام قبولێکم کۆتاییم کردووە وەک بەرپرسی وەختە ئەبوایە وەک ئەو بەرگانەی لە بەردەسمە ئەلعان بەرگەیەک لە تەسبیح حسابی تەسلیحاتی کەش لە بەردەسمدا بووە ئاسۆس هاوڕە ساڵحی سەرداری تەسبیح حسابی کردووە هەر لەگەڵم هاوڕانەی کە بەرپرس بوون و هاتوونەتەوە یا ئەو کەسەی کە معروفیان کرد لە ئاسۆس لە سولەیمانیە بێ ئەویش دەبوایە ئەلعان بەرگەی لای من ببێ لە بەغداد مۆزوعیەتی پەیدا نەکرد چونکە محەممەدی نەبەوی نوێنەری بەغداد بوو لە جناحی سەید ئیبراهیم و کۆمیتە ڕەهبەری ئەو کات بوو کۆمیتە ڕەهبەری ئەو کات جناحی سەید ئیبراهیمان بوو هەموو اختیار و ئیمکاناتی تەشکیلاتی بەغداد و نمایەندەگی و هەتا ئەو گاو سندوقەی حەسەینی ڕەحمان پەنای شەڕ بکە لە دەزەواندا بوو بە ئێعتماد بە خۆیان هەموو شتێک لە اختیاری خۆیان نەبوو لازم نەبوو هەرچەند ئەگەر من بەم زانیایە دوای 30 ساڵ ئەم پاپۆش دوو زیانە دەست پێ دەکا وەزیفەم بوو و حەقیشم بوو بڵم نمونەیەک لە مەوجودیەکانی ئەوێش لەسەر وەرەقی بینووسن ئەبێ بێ بۆ ڕۆژی مەباداوە بۆ ئەمڕۆ من استفادەی لێ بکەم و وەختێک دوای ئەوە وابزانم 20 شەوێکی پێچوو سەید ئیبراهیم بۆ خۆی لە ئەوروپاوە گەڕاوە بۆ ئوردوگای مەرکەزی هێشتا کوێنێ هەم ئەو عزوی دەبیرە وەڵی کۆمەڵە و عزوی کۆمیتە ڕەهبەری هەمیش عزوی کۆمیتەی ڕەهبەری لە ئەوەڵین دیدار و بەخێرهاتنەوە هەم وەکو وەزیفەی سیاسی هەم وەکو وەزیفەی تەشکیلاتی هەم وەزیفەی ئەخلاقی حتمما هاوڕێیان سەلاحی مازوچی و مینەی حسامی گزارشی کامیلیان پێدا بوو من کارم بەوە نەبوو وەک وەزیفەی خۆم و پرەنسیپی خۆم سەید ئیبراهیم ئەگەر لە بیرت بێ بەوردی بۆم باس کردی ئێمە ئەم دەورە چ کار هایەکمان کردووە
چۆن جوداییمان بەڕێوە بردووە، چۆن تەسبیح حسابەکانمان کردووە. نمونەی ئەم بەڵگانەی کە من لێرە لە هەموویم لێ ئەم نمونانم هەوێت لە نیشان تۆدا وتم نمونەشی لای هاوڕە سەلاحی مازووچی هەیە. ئەگەر لازمیە زانی ئەگەر لە بیرت نابێ بتم دەتوانم کۆپیە بۆ خودی تۆش بکرم، پێویست ناکەم. و ئاخرین بەرگەیەکی ماڵی کە لەگەڵ هاوڕە سەلاح و مینە حسامی مەطرح نەکرابوو، ئەویش بە دەلیلی تەسمیمێکی مشتەرەکی کۆمیتەی ڕەهبەری کۆمە بوو کە زۆر حەساس بوو. تەسمیمی مشتەرەکمان بوو ئەگەر لە بیرت بێ، تەسمیم مشتەرەکی کۆمیتەی ڕەهبەریمان کە ئێمە کۆمەک بە چەپەکانی عێراق دەکەین، وەکو کەسی خۆمان تەمەشایان دەکەین. لەو پرۆسەدا بەپێی ئەو تەسمیماتە مقدارێکی معەیەن کۆمەکمان بە ڕەوتی کۆمۆنیست بە سازمان چەپەکانی دیکە کردبوو. من نامە مۆرکراوەکەی ڕەوتی کۆمۆنیست و هیچ سازمانەکانی دیکەم تەحویلتدا کوتم ئەوانش بەلای تۆ. هیوادارم لە بیرت مابێ. و ئەم بەڵگانە وەمی ئەدعایانی من دەڵێم وایە یاوان نییە، وا چۆ پێشی یاوە نەچۆ پێشێ نەکار تۆ هاوڕە مینە حسامی سەلاحی مازووچی وا بوو یاوانە بوو. و ئەو کاتی تۆ گەڕایەوە بە چەند ڕۆژ دواتر ئەوە بوو پێشگەیلەوەی پرۆسی جودایەکمان بردوێت لەلایەن ڕەهبەری حیزبی کۆمۆنیستەوە، هاوڕێ ئەزغەری کەریمیش گەڕایەوە. وەختە و گەڕاوە تەقریبەن جودایەکان تەرتیب بوو. ئێمە چ بووینەوە ئوردوگای زەرجۆزەڵە پێش لەم ئوردوگای تر بوون، کارێک نەبوو، بەڵام ئەو مەسئولیەتی پێدرا بوو هات سەرپەرستی کرد لەگەڵ من لەگەڵ تۆ لەگەڵ کەسانی دیکە دانیشتن و چێکێکی دووبارەی هەموو ئەو تەسبیح حسابانە کراوە. دوایم تەسبیح حسابانە لانیکە من مانگە گەشتا کوونێ لە کوردستانی عێراق و لە ئوردوگای دوومان پێوە یا ئوردوگای زەرجۆزەڵە مامەوە. لەو پرۆسەدا خەبەرمان لێک بوو. لەو پرۆسەدا هێشتا کوونێ خۆ نەچووینە پلەنۆمی 21 و تەواو جوداییەکە ڕەسمیەت پەیدا بکە. کارمان لەگەڵ یەک دەکرد، خەبەرمان لێکتری بوو. لەو یەک مانگەدا هیچ ئیدعایەکتان نەکرد لەسەر قسووری، لەسەرەوەی ئەمڕۆ جێگرەکەت دەڵێ گاو سندوقەکان خاڵی بوون، ئێوەختە بۆ نەتان کورد. ئەیان بەڵگانە چۆن بووە؟ ئەیان پوڵانە چۆن ئەم بارۆبار کراون؟ یەک حەقیقەتەیە بەڵێ گاو سندوق و یا سندوقەکانی زەخیری ئەوەختەی کۆمەڵا وەکو جاران پڕ نەبوو. بۆ لەسەر تەسمیمی مشتەرەکی کۆمیتەی ڕەهبەری بەیەکەوە گرتمان زیاتر لە 500 کەس لە کادر و ئەمەندامانی و تەشکیلاتە ئەوەی ئێوە نێوتان ناوە هەزیمەت و ئێمە بە ئفتخارەواڵین کارێکی نەجات بەخش بۆ ئینسانە بە هەر کەسە $800 کۆمەکە تا بگەنە تورکیە. پوڵی ئەو تەشکیلاتە ڕاستەوخۆ بۆ کادر و ئەندامانە کە دە 12 ساڵ زەحمەتیان تشاوە چێشتا و بە سڵامەت گەیشتن خۆشی زۆریان هاتنە ئەوروپا. وەش تەسمیم مشتەرەکمان بوو. پس ئەگەر وایە ئەم ئیدعایانە هەر تەسبیح حسابێک مانگێک فرسەتە دەن بۆ وەختە مەطرح نەکرا. ئەمە تاوجێگای بە سازمانی کوردستان و بە پرسایەتی مستەقیم من تاوجێی بە حکمیەوەی عاقبەت جزوی ڕەهبەری کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی و کات بووم و لە ئاخرین پلەنۆمی 21 بوو کە سەعاتێکی توور کێشا و دانیشتین لە دەرەوەش ئەم کارانە کرابوو. لە دەرەوەی وڵات تاوجێی من ئاگادار بووم تەنیا یەک موئەسسەی ئینتفاعی بۆ حزبی کۆمۆنیستی ئێران کە مانگانە پۆڵێکی بۆ دەربێنە زۆریش گەورە نەبوو، تۆ چاکەزانی ئەویشیان نەغد و پۆخت تەحویلتاندا ڕابەری حزب. تاوجێی لە بیرمە ساعدی وەتەندوست لەلایەن ئێوە کرا مەسئول چوو ئەو موئەسسە ئینتفاعیەی تەحویل گرت. وابوو یاوانە بوو. هیچ ئێعترازێکیشتان نەبوو و نەکردو تا ئێستا. تەشکیلاتەکانی خارج کشوەر و واحدەکانی شاری
هەموو ئەمواڵ و ئیمکانات لەلایەن بوو لەلای ئەو کەسانەی کە لە حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەمانەوە تەحویلیاندا. انتشاراتێکی مرکزی جدی لە شاری ستۆکۆڵم بوو تەحویلتاندرا. و ئاخرین مەرحەلەی لە کۆتایی مانگی نوامبری 92 کە تقریبان ئەکاتە وابزانم ئابان ئاخری ئابان یا ئەوایلی ئازەری 1370 ئەوە بوو پلێنومی 21مان لە شاری مالمۆی سوئێد گرت. ڕاهبەری حیزبی کۆمونیست وەختە کۆبووینەوە، ئەکسەریەت کە ئێمە بووین لە جناحی کۆمونیزم کاریگەری و تیمی 4 نەفەرەی ئێوەش کە تۆی دەبیرەوەڵی کۆمەڵە، عەبدوڵڵا موحتەدی، ئیبراهیمی محەممەدی و فاروقی کەیخوسەوی بوو، فاروقی ببەخشە بابا میری بوو. بەو ناونیشانەی تیمەکەشتان بە چەند ساعات بە تەخیر و واردی پلێنەوەکە بوون وانە بوو. هاتن لە ئافیسی مرکزی حیزبی کۆمونیست ئێران ئافیسێکی گەورە بوو بە ئیمکاناتەکەیەوە سەعاتێک قسە و باس کرا و هەر لەوێنە دوای قسە و باسەکان و ڕسمیەتدان بە جوداییەکان و ئێمە هەموو ئێستعفانامەکانی خۆمان بە ڕسمی تەحویلی ئێوەدا. ئەو کات لەو ئافیسە گەورەدا خۆت دەزانی هەموو ئەمواڵێک ئەو وەختە سازمانی مرکزی و ئافیزی مرکزی بوون بە ڕێک و پێکی لە کارتونهای ڕۆشن بە زەحەماتی ئینسانایە کە کردبوویان و ئەجملە لە نێویاندا یادێ بەخێر فەریدەی ئارمان کارتۆن بە کارتۆن بۆ تۆی تەوزیحەدا ئەمە چییە ئەوە چییە. شاهیدی و سەحنە بووم باشت دەبیرە سەید برێ و مەنسوور حکومەت و بەقەی نزیکانی کوتیان ئەوە ئیمکاناتەکە ئەوە ئەمواڵەکە ئەوەش ئافیسی مرکزیەکە. و تەنیا یەکشت مۆبایلێ تەلەفۆنێکی مۆبایلی حزب لای مەنسوور حکومەت بوو، ئەویشی هێنا بۆ تەحویلتاندا. وانە بوو سەیبراهیم تۆ بە قەولی خودی مەنسوور حکومەت هێمەتت کرد کوتت نا ئەو تەلەفۆنە بە هەر لای تۆ بمێنێ، کوتی نامەوێ ئیسرارت کرد. لە ئەمواڵی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە تەنیا تەلەفۆنێک لای مەنسوور حکومەت ما تەلەفۆن مۆبیلێک. بارها و بارها ئەم ئینسانە گەورە و بە ئەمەکە وختێ چوین هەماڵەکەی خۆت بۆ عادەتە ێزانی قالبی شۆخی جدیە دوای 10 ساڵ کارکردن بۆ حیزبی کۆمونیست باشە بە هێمەتی سەیبراهیم ئەم تەلەفۆن مۆبیلەش بە من بڕە. ئەوە تەنیا ئیمکانێک بوو کە ئەمایەوە وا بوو یاوانە بوو سەیبراهیم. بەرحاڵ جودای شکڵی گرت چەند مانگ گوزەرا و ئەجملە تیمێکی 8 نەفەرەی ئێمە بە مەسئولیەتی حەمەشێخە محەممەدی فەزلی و ئەسەدی نەودینیان لە کوردستانی عێراق و لە ئوردوگای مرکزیمانەوە مناسبەتێکی زۆر ڕێلاکس تاوزەی عەبدوڵڵا موحتەدی بۆ شێواندنی مناسباتەکە پرۆپاگەندەکانی دەست پێ کرد بە تەئیدی زمنی ئێوە. لەو هەژمانگەدا هیچ ئێعترازێکتان ڕوبەڕووی ڕاهبەری حیزبی کۆمونیست کاریگەری ئەو وەخت و شەخسی مەنسوور حکومەت و ئەمسالی منوان نەکرد بڵند سوء ئیستفادێکرا. پرۆپاگەندەکانمان بیست، تەبلیغاتە منفیەکانمان بیست، بەڵام هیچ وەخت لە مەرجەعێکی ڕەسمیتانەوە نەوترا. کەوایە قسەکە بڕێکی توولانی بووە. تۆ و مەنسوور حکومەت افتخاری ئەوە بەنێوتانەوە سەپت بوو لە تاریخی 100 ساڵەی چەپ و کۆمونیزمی ئێراندا جودایی لە سازمانێکی چەپ مسەلح داوزاعێکی خەتیر بەرێوە بنن چکۆلەترین مشکل و ئیستکاک و تەنش بە وجود نێت. و منیش بە سامی خۆم بە عنوانی نوێنەرێ ڕەوتی کۆمونیزمی کاریگەری سازمانی کوردستان و بە عنوانی عوزی کۆمیتە ڕاهبەری کە لەگەڵ تۆ لە کۆمیتەیەکدا بەیەکەوە بووین، تەنیا 2 نەفەرێ بووین لەوێ مابووین،
هەرچی بە عەقڵ و فکر و ئیقدامات و کردمان ئەو پرۆسەیە سالم بڕواتە پێش. دەنەچە پرسیار ئەوەیە بۆیە دەڵێم تۆ لەی بەرپرسی دوای 30 ساڵ چۆنە ئێستا لە تەلەڤیزیۆنەکەتانەوە ڕوو بە کۆمەڵگای کوردستانی ئێران لە زمانی نە عوزوێکی عادیتانەوە خودی ئەم حەسەن ڕەحمانپەنایە پێشووتریش ئەم تەبلیغاتەی کردووە زۆر ئەهمیەتمان پێ نەدا. ئەمڕۆ نێوی جێگیری دەبیرەوەڵی کۆمەڵەیە، ئەمڕۆ نێوی جێگیری تۆیە سەید براهیم، بۆیە من تۆ مەوردی خطاب قرار دەم، تۆی دەبێت جواب دەیەوە، من جوابی ئەوم ناوێت. لەوەش بێپرەنسیبتری زانم جوابی ئەوم بۆ مهم بێت. بە دەلیلی ئەوەی لە ئۆرگانی ڕەسمیتانەوە، لە ئۆرگانی تەبلیغی ڕەسمیتانەوە و لە ژێر نەزارەتی ڕاستەوخۆی تۆ و قاعدەتەن تۆ دەبێت بەرپرسبی لە قسە و کردداری جێگرەکەت ئەم کارە کراوە. ئەرکێکتان لەسەر شانە وەک هەموو شتێک بوختان و ئتهاماتێکی ماڵی بە حەساسیەتی خۆیەوە بەرابەر بەڕەوتی ئێمە و بەداخەوە مەسوول حکومەت نەماوە منێک کە ئەو وەختە مستەقیم دەرگیر بووم ماوە. ئەم سێ نەفەرز بۆ ئەم ئاڵوگۆڕە ماڵیە لە هەموو کە زیاتر دەرگیر بووین، تۆ مەسوول حکومەت، منیش لە سازمانی کوردستان. ئتهامەکانی ڕووی لە تیکەی سازمانی کوردستان و کۆمەڵێ کەم تەنیا من لێی بەرپرس بە چوارچێوەی مەسئولینی ئەو وەختی ڕەوتی کۆمونیزمی کاریگەری مەسئولیەتی هەموو ئاڵوگۆڕانە و ئەو تەصفیح حسابانە من بە تەنیا بە عەودەیەگرم. دەنەچ ئەگەر قسەیەکتان هەیە لەگەڵ منە، ئەگەر ئتهامێکتان هەیە ڕوو بە منە. جا بەو دەلیلە من مدعیم بوختانتان کردووە، ئتهامتان لەداوە وەک هەموو دنیایکی متەمەدن دێنە پای بە ئیسپاتی بگێنە. بە ئیسپاتتان گەیان و معلوم بوو سوء-ئیستیفادەی ماڵی کراوە، معلوم بوو دەستبرد لە ماڵی کۆمەڵە دراوە، ئەگەر لە سازمانەکە من لێی بەرپرسم، تاوانەکەی من حازرم تەقەبوڵ بکەم. بۆەوەش چۆنت پێ باشە کۆمسیۆنی بۆ دابنین مشتەرەکەن قسە بکەین یا ڕێگایەکی دیکەشتان نەبێت، شکات بکەن بیبەنە دادگا هەر لەو کوردستانی عێراقا یا لە سوئێد، چونکی من و جێگرەکەت هەردووکمان دانیشتووی سوئێدی، بۆ هەردوو لایەن بە هەزینەی خۆم حازرم بێ. مدارکتان بێنن، مدارکم دێنن، ئەدعاتان بێنن، منش ئەدعای خۆم دێنن، یا ئێوە ئیسپات یەکەن و منە بە تاوانەکەی بدەم، یا پێتان ئیسپات ناکرێ و کە ناکرێ من تاوانێکی قورسیش لە بەرابەرتان مەترح ناکەم. دووشت لە زمانی تۆی دەبیرەوەڵی کۆمەڵەوە بەڕەسمی ئەو پروپاگەندە وەربگیرێتەوە، ئەو ئتهاماتە وەربگیرێتەوە. یەک دوو جێگرەکەشت ئیترە بێ جێگر نەمێنێ. ئەمە حکم نیە من بۆدانێت لە هەموو دنیایەکی متەمەدندا کەسێک بە عنوانی مەسئولیەت ئەگەر خەتایەکە گابێ لە مەسئولیەتەکەی بچێتە کەنار. بەڕاستی ئەگەر لەسەر منیش ئیسفات بوو کە ئەو وەختە سوء-ئیستیفادەی ماڵی کراوە، حزبی حکومەتی وەزیفەیەتی فەورەن لە ڕاهبەریەکی بمنێتە کەنار و نەتەنیا ئەوە خۆمە چمە کەنار. ناکرێت کەسێک سوء-ئیستیفادەی ماڵی کردبێ و لە ڕاهبەری حزبێکی کۆمۆنیستی هەبێ، ناکرێت کەسێک خۆی بە فعالی سیاسی و جێگیری دەبیر ئەوەڵی کۆمەڵە بزانێ و بوختان کا و ئتهام لێدا هەروە سوود لەدا و بڕوە. پس دووشت ئێوە هەر ئیدعایەکتان بوو بەرابەر من تەقەبوڵ یەکەم، ئەڵام بچمە زیندان باش سابتی کەن هەر لەو کوردستانی عێراقا با دادگاکەتان بنتا بە زیندان. سابتتان نەکرد دووشت دەبیری ئەوەڵی کۆمەڵە وەریەگرێتەوە، ئەو جێگرەش دەبێ مەسئولیەتەکەی لێبسێنێتەوە. ئەمە داوای منە، ئەمە قسەی منە. بینەران بیسەران پێم وابێ قسێکی زۆر عادیە لە کەیسێکی وادا. شخصان لەسەری ڕۆم چونکە تا ئێستا زۆر دابیستمە و وتم بە تەبلیغات جوایە تەبلیغات بوو تەبلیغات، بەڵام ئیترمە ئیدعایە و ئتهامی بەڕەسمیان نازانم. لەسەری ڕۆم سەی برایم بە خۆت باش دەزانی
بە شتێک عەقیدە پەیداکەم و عەقیدەم بێ لەسەری پەیگیرە بم لەسەری دنباڵ یەکەم و لێستاشەوە تا 10 ڕۆژی تر فرسەت بۆ عەکسولعەمەلی تۆ ئەزانم کۆنگرەتان لە پێشە لە 2-3 ڕۆژی ئایندا فەرموو قەیناکە مەژاڵەت هەیە بڕۆ کۆنگرەکە دەرگزارکە دوای ئەوە من لەسەرم کەیسە دەڕۆم و مستەقیمەنیش خەتابم بە تۆیە و جوابم لە تۆش دەوێ بەوەی وایە یاوانی و ئیترە وەختە با بزانین ئەگەر وا بوو ئەوە منە بێت تاوانەکەی بدەم ئەگەر وا نەبوو جێگرەکەی تۆ تەشکیلاتەکەی تۆ بێ تا قبولی ئەم خەتایە بکە قەولم دابوو هیچ قسەیەک سیاسی نەکەم بەڵام هەرچونکی ڕەبتی بە پرەنسیپەکان هەیە 5-6 دقەیە وەختی ئێوەی بینەران و بیسەران لەگرم جێگرەکەت هەر لەم قسە و باسەدا سەید برایم ئیدعای کردووە کە گوۆیە حزبی کۆمۆنیست ئێران حزبێکی زۆر بازی سیاسی بوو بۆ کۆنگرێسیەکەی حتا مخالفین و ناڕازیانی خۆی لە تەشکیلاتی کوردستانەوە بردە کۆنگرەکەدا لە ئەوروپا شرکت بکەن ئەو فاکتە وایە و ئەو حزبە لەژێر ڕابەرایەتی کۆمۆنیزمی کاریگەری و ئێمەی کۆمۆنیستەکان وابوو بەڵام سەیبرایم تۆ خۆت باشە زانی ئەو فاکتە جێگرەکەی تۆ پێچەوانە تەحویلی بینەر و بیسەریەتە بەڵێ وابوو من نێو دەبم ئەو کات هاوڕێیان غەفار غوڵام وەیسی و فەرڕوخی کاوە منتەقد و معتەرز یا ئەوەی پیانەوتن ئۆپۆسیۆن بوون ڕابەری حزبی کۆمۆنیستی ئێران و لە ڕاستیاندا مەنسوور حکمەت وتبووی ئەو دوو کەسە بە عنوانی ئەوەی ئۆپۆسیۆن و معتەرزن بێن با لە کۆنگرە قسەکانیان بیسن و ئێوەی کومیتەی ڕاهبەری ناڵم مخالفەتی 100% کرد بەڵام زۆر موافق نەبوون یەکێک بە قەولی فارسی لە دڵخۆریەکانی تۆ لە مەنسوور حکمەت و ڕاهبەریەوە بووە تاوت بە ئێمەی کومیتەی ڕاهبەری ئەعتمادیان نەکرد باج بەوانادەن ئیمتیازیان پێدەن تا بچن لە کۆنگرە شرکت بکەن ئەگەر خەلاقیەتێکی تایە ئەگەر ئازادمەنشێکی تایە بۆ کومیتەی ڕاهبەری و ئێوە نەدەگەڕاوە بۆ ڕاهبەری حزبی کۆمۆنیست و لە ڕاستیاندا مەنسوور حکمەت دەگەڕاوە ئیسراری کرد غەفاری غوڵام وەیسی شاهدە غەفاری غوڵام خۆینسی بە عنوانی کۆمۆنیستێکی با پرەنسیب وتی من بە ناوی ئۆپۆسیۆن ناچم بۆ کۆنگرە من ئۆپۆسیۆن نیم من منتەقدم من نەقدم هەیە تەنچم من بەم ئەو بنیادەمە گەورەیە بەم وتی من بەم ئەتیکەتی ئۆپۆسیۆن بوون ناچم بۆ کۆنگرە بەڵام معلوم بوو ئەگەر وەک نازر وەکو مێهمان هەرچی داوەتیان کردایە دەچم فەڕوخی کاوتی من دەچم بەڵێ من ئۆپۆسیۆن دەچم وهات من و تۆ لەو کۆنگرە بووین جێگرەکەی تۆ خەبەریشی نەبوو لەوانە بە کۆنگرە بووین نیو 35 دقەی کامل وەختی پێدرا فەڕوخکاوە قسەکانی کرد و جوابیشی دراوە نەکەرە لایەن تۆ ئەجم لە لایەن مەنسوور حکمەتیش ئەگەر حزبی کۆمۆنیستی ئێران باز و ئازاد مەنشانە بوو نەتیجەی ئەم سونەتە و ئێرە بوو شتێکی دیکە کە ئەمە بێڵێم چونکی زۆر حساسە بڵم دووبارە لە تۆ وەکو دەبیر ئەوەڵ و دەبیرەوەڵی کۆمەڵە ئەوەیە چۆنە لەم 30 ساڵەدا بەبەر چاوی تۆوە لە پەنای تۆ و ئەجوملە هەرم جێگرێت تا ئەنواعی کەسانتان تا یەکێ وەک سەتارەوێهان کە بووە ئایکۆنتان 30 ساڵە ناشایستترین قسەکان و ناسالمترین قسەکانم بەرامبەر بەم ڕەوتەوە بەت هەبەت شخصی مەنسوور حکمەت دەکەن و تۆی کە ئەو بنیادەمەت لە نزیکە و ئەناسی و تا ئاخرین لەحزەکان ئەزانی بۆ شخصی تۆ چه ئیحترامێکی بوو و حتا بە نەزەرم چه بەرخوردایەکی موسبەتی پێکردی یەک نمونەیان ئەلعان لێرە بازەکەم چۆنە ناتوانی بێدەنگ بڵێ وانە بوو بینەران و بیسەران باسی ئەو پرۆسەی جوداییم لە ئوردوگای کۆمەڵە کرد با نمونەیەکی ئینسانی لە مەنسوور حکمەت وەتان باس بکەم سەید برایم شاهدیەتی بۆیە لەرە باسیکەم وەختێ پرۆسەی جوداییمان بەسەرنجام گەیان لە شاری سولەیمانیەوە من قسەم لەگەڵ کرد
وتی چیتان کردو گوتم بەم شکڵەیە ئێمە چوینەتە ئەو ئوردوگای ئەسلێکەش بە دەزمانوێ تی نیرۆکەتان چۆنە گوتم ئێمە 10 بەرابەری ئەوانین ئامار ناڵم سەید برایم بۆ خۆت باش دەزانی ئەمانە 10 بەرابەری ئەوانی ئەو تادادمان ئەوە نیشتە بە نظرگەی وتی ئەمنیەتی ئەو ئوردوگا گەورەی سەید برایمان چۆن دەپارێزرێ وە مەشەخەسان پرسیاری کرد ئەمنیەت بزار لێرە بابە وتی ئەمنیەتە ڕەفیق ئیبراهیم و کومیتە مەرکەزی مەوجود چ جوونی حفظ میشەوە وتم وەڵا نازانم بیرم لێ نەکردێتەوە چونکە نیرۆکەتان کەم بۆ خۆت دەزانی بە حەق بە جانبێکی گەورە بە پشت تەلەفۆن کوتی چۆن نازانی چۆن بیرت لێ نەکردێتەوە ڕەفیق ڕەحمان میدونی ئەگەر خون از دماغ ابراهیم علیزاده بیاد یکی از اعضای رهبری این حزب یا حتی کادراشون ترور بشه تا ابد من و تو نمیتونیم سرمون رو بالا بگیریم میدونی به حساب ما نوشته میشه میدونی اگر او کار بکره ایتر من چون بچم حزب تشکیل بدم و ادعا بکەم مبارزه کمونیستی دامادم چون تان بیرا نکردوتەوە لە تأمینی ئەمنیەتی ڕەهبەری موجود و لە ڕەسیانە ئیبراهیمی علیزاده لێ دیاوە بووە چکردن وتی چەمان کرد وتی واحدێکی منەزەمی نظامی کە ئەمنیەتی ئەوان تەمین کا بێت چەند کەس بێ حدێقە لەبێ 12 کەس بێ وتی ئەگەڕێیەوە ئەگەر خۆشت قانعی کەەوە ڕەوشی ئەو بوو وتم قانعم ئەگەڕێیەوە ئەچی لە هەر لەگەڵەوە واحدە ئامادە 30 نەفەریەی پێش و عەبدوڵڵا ئەسەدی مەسئولی بوو سروەی ناسری معاونی بوو سروەژە وەختە لەگەڵ جناحی ئێمە بوو کەڵان گوێ لەو قسان هەیە قسەیان لەگەڵەکەی ئەڵەی 12 نەفەر لە ئامادەترین و لە زۆبدەترین کەسانی واحدی ئامادە منسوور حکومەت داوا دەکا و منیش لەگەڵی قانعم دەبێت بچنەوە بۆ ئوردوگای مرکزی و حفاظەتی کومیتە مرکزی و شخصی ئیبراهیمی علیزاده بکەن دەبێت لە پێشا بچم لەگەڵ خودی سەید ئیبراهیم قسە بکەم بزانم موافقەت دەکا سەید ئیبراهیم نەهاتم لە قەولی منسوور حکومەتەوە قسانم لەگەڵت نەکرد نەتکوت تەسمیمێکی باشتان گرتووە تەسمیمشی مثبەتە بابێنەوە بەخێر بێن ئەو وەختە من چووم ئەوە شاهیدی زیندوەکەی عەبدوڵڵا ئەسەدیە بەعنوانی مەسئولی واحدی ئاودە ئەو وەختە سروەی ناسری معاونەکەیەتی و کاڵان هاو کومیتەی و هاوکارتان وە کەسانی دیکەش کە بانێوەکانیان نەبن بۆ پاراستنی ئێوە ئەوانە هاتنەوە وتی تا ئەو کاتەی ڕەفیق ئیبراهیم ئەڵێیتر ئێمە احتیاجمان پیان نەما ئەوە احساسی مەسئولیەتی منسوور حکومەت و ڕەوتی کۆمونیزمی کاریگەری لە پرۆسەی جودایی وەگەڕین سنەتی متەمەدن سنەتی سالم ئەوە بوو ئەوە مقایسە بکە لەگەڵەوەی کاتی خۆی عەبدوڵڵا مەتەدی لێی جوابەوە تەرحی ترۆرتان و حەملە بە ئوردوگاکەتانی کێشە وەڵان ئەو کاک عەبدوڵڵایە و ڕابتەتان لەگەڵ هەیە شەو و ڕۆژ دژمنایەتیتان لەگەڵ ئێمەی کۆمونیزمی کاریگەری و ئەوە مقایسە بکە لەگەڵ هەرم نامەت جوانەی دەبیرخانەکەتان لەژێر چاوەدێری و نەزارەتی تۆ کە ڕفیقەکانی کە ئێشتا لەنێو حیزبەکەتاندا لەگەڵتانن تەهدید دەکرێن ئایا ئەم حەقیقەتانت قەت بە تەشکیلاتەکەت وتووە بە ئەو پرۆپاگەندە بێپایانە نەڵێن ئەزانی بۆ پرۆپاگەندانیان ئەسا تەسویرێکی خراپیان لە خودی ئەو حیزب کۆمونیست و کۆمەڵەی کە ئێوەی تێدا بوون داوە بینەران و بیسەران بۆ حیزبی کۆمونیست و کۆمەڵەیی کە لە ساڵی 58 شەمسی تا ساڵی 70 بماوەی 12 ساڵ شەخسەن و دەیان و سەدان و هەزاران کۆمونیستکاریان تەکرد یەکێ لە سالمترین یەکێ لە پاکترین حیزبەکانی جیهان و خاوەرمیانە بوو و ئەم جوداییە تەجروبەیەکی بێوێنە لانی کەم لە تاریخی 100 ساڵی چەپێرانە بوو کام حزبی چەپێران لە حزبی کۆمونیستی ئەوەڵەوە تا حزبی توودە تا چریکی فدایی تا پەیکار تا ڕەزمەندەکان تا بەقییان لە پرۆسی جودایی و اختلافەکانیانە چونین سنەتێکیان بووە سەید ئیبراهیم بۆ بەسەری بەرز دفاعت لێ نەکرد بۆ بەسەری بەرز دفاعت لەو ڕەوتی کۆمونیستیەی کە بەدەلیلی اختلافی سیاسی لەگەڵ نەکرد و بڵێ ئەو کارنامەیە تار و تاریک مەکەن و ئاخرین قسە بۆ تەواوکەم سەید ئیبراهیمی عەلیزادە بە عنوانی دەبیرەوەڵی کۆمەڵە
دەورانە کارمان بە یەکۆ کردووە هەتا ئێستاش احترامی شخصیم بۆ بەڵام زانی هەر لەم هەفتەدا دوو سکانداڵی گەورە لە ژێر نەزارەتی تۆ لە پەناه دەستی تۆ ڕوویداوە. یەکیان نامەکەی دەبیرخانەی کۆمەڵەیە بە ئیمزای جەماڵی بزرگپور زۆری قسە لەسەر کراوە. تەردیدم نیە تۆ دیوتە و تەردیدم نیە چونکی بە یەکۆ کارمان کردووە. خۆت دەزانی من لە کمیتەی ڕاهبەری کۆمەڵەکان کە دەمان کۆت هیچ نامەیەکی دەبیرخانە و هیچ اطلاعیەکی بەبێت تەئیدی ئێمەی کمیتەی ڕاهبەری نابێ بڕاتەوە و دەزانم ئەو ڕەوشە دەریدامەداوە. تۆ چۆن وەختت دیتت نووسراوە پێشمەرگەکانمان ئەحساساتی دەبن و تەحریک دەبن بەرابەر بەرفێخە حوزبەکانت ئاورت تێبەر نەبوو بۆ بەرت نەگرت. چۆن ئەو قسەیە تۆزانی ئەو قسەیە ئەوە کەس چێ کردی؟ چۆن وە بیری قسەکەی مەلا ئەوڵای حەیاچی عەبدوڵڵا حەسەنزادە لە دیدارە تاریخیەکەی لەگەڵ زندەیات دکتۆر جەعفەری شەفیعی و سەید حەسەنی قادری لە ئاوایی سیسێری منتەقەی سەردەج نەکەوتووە وەختێ تەشەنجەکانی بینی حیزبی دموکرات و کۆمەڵە لە ئەوجا بوو هەیئەتمان چوو یادی بەخێر دکتۆر جەعفەر و سەید حەسەن تا ئەوجەی لەبیرمە هەیئەتێمە بوون لەگەڵ عەبدوڵڵای حەسەنزادەی جێگەری قاسم لۆ دانیشتن مەگەر لە ئاخری قسەکانی و نەیکوت پێشمەرگەکانی ئێمە ئیحساساتین و بێسەوادیشن و ئێمە بۆمان کۆنتڕۆڵ ناکرێن و ئەگەوابەیەوە تەبلیغاتە بکەن یا ئەم کارانە بکەن شەڕی لێدە قەومێ. ئەزانی ئەو تئۆری و نەزەریە ئەساسەن لە قاسم لۆ حەسەنزادەوە ئەمڕۆ بە جەماڵی بزرگپور و دەبیرخانەکەی تۆ و لەژێر چاودێری تۆیە بڕاوە. وازانی ئەو تئۆریەی قاسم لۆ حەسەنزادە مەبنای شەڕی ناوچەی و سەراسەری لە دژی کۆمەڵە و ئازادی خوازان بوو لانی کەم 500 ڕفێقی عەزیزی ئێمە لە شەڕی ئەوانەدا لە بین چوو. ئەزانی ئەو جوملەیە چی لێ دەبارێ و حتمما تۆ لەبێتە چونکی تۆ بە چاتر لە من دەبێت تۆ وەختە کمیتە مەرکەزی کۆمەڵە بووی من نەبوو. یادی بەخێر ئەو کۆمۆنیستە جەسوورە چۆنی جواب داوە دکتۆر جەعفەر وتی جاگەر خۆتان بۆتان کۆنتڕۆڵ ناکرێن ئێمە کۆنتڕۆڵیان نەکەین وە لە شەڕە ناوچەیەکان تا شەڕە سەراسەریەکان کۆمەڵەی ئەو کادڕەزمەندە و کۆمۆنیست و پێشمەرگەکانی و هەمووی ئێمەی کە تێدا بووین چ جوان کۆنتڕۆڵمان کردن بە پاشەخشێمان وادارکردن و بە ئفتخارەوە پێش کۆنگرەی 6 وەهامان حاشەیە کردن و وەها شەڕی دیموکراتمان حاشەیە کردووە کۆمەڵە بەسەری بەرز ئاتش بەسی یەکجانبەی ئێلام کرد و مەتنی بەیانیەکەی خودی پێشنهادەکەی لەو مەنسوور حکومەتەوە هات کە ئاوا بەر هێرشی جێگرەکەی تۆ قرارەگرێ و مەتنەکەشی ئەو نووسی وتی بورژوازی کورد و شەرفرۆشیەکەیمان حاشەیە کردوێتەوە ئیتر ئێمە لەگەڵان ئاتش بەسەکەین مەتنی بەیانیەکە هەیە چه ئفتخارامیزە. تو چۆنەوە ئێستا هەرەوە ئیدامادەن جالبە قسەی جێگری قاسملوو ئەلئان ئەو کات بووە بە قسەی دەبیرخانەی کۆمەڵی لەژێر نەزارەتی تۆ. و سکانداڵی دووەم هەرم ئیتحادماتە ماڵیە هەرم ئیتحاماتە ماڵیەیە کە بەنێوی سازمانەکەی تۆ و بەنێوی جێگری تۆ لە عەلەیهی کۆمۆنیستەکان مەترحەکرێ لەسەر شانتە بە ئەقدامێکە هەموو کەس قانە بکە یەخەی خۆت لەم دوو سکانداڵە پاککەیەوە چۆن یەکەی ئیترەوە کاری خۆتە. لێرەدا قسەکانم بە کۆتاییەگا و زۆر سپاس بۆ هەموو بینەران و بیسەران ئەگەر یەواش قسەم کردووە و ئەگەر ماندوم کردوون بەشێک حەساسیەتم لەسەرەوە بوو ئەمە مەسەلەی ماڵیە و بە دیقەتەوە قسە بکرد. شەو و ڕۆژتان خۆش.